کۆنتترین شوێنەواری مێژووی لە جیهان دووچاری فرامۆشکردن بۆتەوە. گوندی چەرموو یەکێکە لە کۆنتترین شوێنەوارە مێژوویەکان لە جیهان کە لە ماوەی ڕابردوو تا ئێستا لەلایەن هەرێم و بەغداشەوە فرامۆش کراوە. گوندی چەرموو مێژۆکەیە گەڕێتەوە بۆ 7,000 ساڵ پێش میلاد، هەندێک بۆچوون هەیە ئەڵێن 8,000 ساڵ پێش میلادا. گوندی چەرموو 15 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی چەمچەماڵە لە ناوچەی هەمەوەن. ئەم گوندە سەرەتای دروستبوونی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مرۆڤ یان مرۆڤایەتی لە چاخی بەردینەوە هاتووەتە پێدەشتەکان و لەوێ خانوویان کردووە و ئەو ڕووەکە سروشتیانەی کە بووە ئەوان خۆماڵیان کردووەکو گەنم و جۆ و دانوێڵەکانی کە هەڵبەت شوێنەواری دێرینی چەرموو یەکێکە لە کۆنتترین شوێنەوارەکان لەسەر ئاستی جیهان کە مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 9,000 ساڵ پێش ئێستا. ئەم شوێنەوارە کەوتۆ سنووری قەزای چەمچەماڵەوە لە گوندی کانیساردا یەکێکە لەو شوێنەوارانی کە گرنگێکی زۆر تایبەتی هەیە لە مێژووە بە تایبەت چونکە کۆنتترین شوێنی کشتتوکاڵی و نیشتەجێبوونە لەسەر ئاسی جیهان. خواستی ڕۆشنبیرانی چەمچەماڵە بۆ داهاتوو ئاور لە گوندی چەرموو بدرێتەوە و کار بۆ پاراستنی ئەو شوێنەوارە مێژوویە بکرێت. وەکو سەرچاوەیەکی کۆکردنەوەی داهات و کردنی بە شوێنێکی گەشتیاری، بەڵام ئەوەی جێگای داخە تا ئێستا هیچ بایەخێکی پێ نەدراوە، تەنانەت ڕێگای هاتوچۆیشی بۆ ڕا نەچێشراوە کە شیاو بێ بۆی کە ئۆتۆمبیل بە ئاسانی بتوانێت بۆی بڕات. گوندی چەرموو ناوێکی دیارە لە نێو شوێنەوارە کۆنەکانی جیهان، بەڵام لە کوردستان و بایەخەی پێنەدراوە و خواستی ڕۆشنبیرانە کار بۆ زیندوو ڕاگرتن و پاراستنی ئەو شوێنەوارە لە فەوتان و لە ناوچوون بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.